ئەوەتی ئێمە لە دایرەی و دەرچوون لە دایرە ئەوان زیمان لەکەن تا ئێستا چۆن ئەماندنەوە ئەقڵای برێ بیدەنەوەڵە وەزارەتی دارایی و هەموو وەزارەتەکانی واڵێ ئەمە بە خەرجەیەن و ئایەنەوە نەوەڵە نەیەنەوە ناشی بینین بینەوە هیوامان پێی نییە کورد ئەگەر کورد نەبووایە عەرەب بووایە تورک بووایە فارس بووایە شتێک بووایە بنێم هیوای پێ بوو بەس کورد ئیشی کەسابەتی دزیە لەبەرەوە هەر وەرەگرێەوەی دزیەوەی خاتە گیرفانیەوە تەواو لەوە ناچێت بەتەمای هەر بەتەمای نینتەوە بەڵایەتی بەتەمای نین تەواو بۆچی بەتەمانی بەتەمای نین کاک ئەو حازرەکەمان نایەوەی قەرزەکەیە خەلۆ باڕانیم کوتەکە زانێ قۆناغێکوێ وانێ باوەڕ ناکەم چونکە ئەگەرم قەرزانە بەنۆ بۆ خۆ قەرزی ڕاستەقینەیە هی هەموو مۆزەفە هی هەموو کوردستانە بەڵام ئایا وەکو شتێکی وایە سەدەعارە ئەڵێن ئەو قەرزانانە مەسەلاوەی خارجین کراوە فەرمانبەر نییە ئایا بۆ ئەوەی حساب بکرێ کە بێنەوە بەس قەت لە باوەڕانیم وەڵڵی شەقەکەم بەینی حکوومەت و ملەت نەک ملەتی فەقیرۆژار نەک کۆی لێ یا مەسلحەت چی لەبەنی ئەو حکوومەت و ئەو فەقیرۆژار نییە متوانە نەماوە بەڵام بۆ کۆیلەکان هەموو شتێکە توان بکەن و چ پارەی ئاو بێت چوارەی کارەبا بێت چوارەی گەشت و گوزارێت چوارەی سەیران بێ ئەتوان دەبریگەن بەم ناوەولا بەس فەقیرۆژار نەوەڵا کە وەزارەتداری بڕێنێ وەزارەتداری هەر ئەمانە بەڵام هەر ئەبێ بکرێ بەسەر ماڵ بێ بەسەریانەوە ئەش بێ بدرێ ئینشەڵڵا بەنامە پەنای خوایە گەندەڵکاران بەرەو لە ناوچوونە سن و ئەو بڕیارەی لەش بگرێتەوە و بگەڕێتەوە بۆ خەڵکە خەڵک بیری دوعای هەبیری خوای گەورەی هەبێ کە دوعای خەڵک حەقی بۆ سەنێ باو باوی پارە بلۆکردن نەبێ ئینشەڵڵا پارەیمانش بلۆکەکرێت و یەتیشۆ بۆ خەڵکە پارەی خەڵکە و خوای گەورە حەقی سەنێ وەڵی نازانم باوەڕ ناکەم ناوەڵا لە باوەڕانیم وەڵی تر بڵم چی حکوومەتە خۆی بڕیاری خۆیاوە باوەڕ ناکەم گەڕێتەوە ئەو پارەیە بۆ ماڵ گەڕێنێتەوە وەڵا مێدم نییە ئەی بۆیە هیچی چزان مەڵە ناوەڵی بڵم هیچی موچە نەخراوە ئەی هی عالەمیان خوارد بەخوا ناگەڕێتەوە گەڕێتەوە قڕە لە کێوەی گەڕێتەوە مستەحیلە تەواو خواردیان بۆ خۆیان ئەوە نییە تازە لە کێوەی گەڕێنێتەوە ناگەڕێتەوە تازە